ڕەهەند بەرنامێکی سیاسی هەفتانەیە و هەموو ڕۆژێکی سێشەممە کاتژمێر 11 و 15 خولەک بۆ 12 نیوەڕۆ لە رادیۆی گەلی کوردستانەوە پێشکەشتان دەکرێت. لە بەرنامەی ڕەهەندەوە بە شێوەیەکی ئەکادیمی پێشات و ڕووداوە گەرمەکانی ڕۆژ لەگەڵ کەسانی تایبەتمەند تاوتوێ دەکەین. ڕەهەند دەبێتە ئەو بەرنامەیە کە خواستی ئێوەیە و تاوتوێی سەرجەم پرسەکانی هەر چوار پارچەی کوردستان لەخۆ دەگرێت. ڕەهەند بنکۆڵکردن و دەرخستنی ڕاستیەکان لەخۆ دەگرێت و دەیخاتە بەردەم بیسەرانی هاوکات هەوڵی وەرگرتنی وەڵامی دروست لە میوانەکانی دەدات بۆ بیسەرانی. ڕەهەند. سڵاوتان لێبێ بیسەرانی عەزیز و خۆشەویست، خۆشحاڵم ئەم هەفتەیەش لە بەرنامەیەکی نوێی ڕەهەند دێمەوە خزمەتی ئێوە. قسە لەسەر ئەو شەڕ و ململانیانەکەین کە لە ماوەی دواییدا لە هەرێمی ناگۆرنۆ قەرەباغ لە نێوان ئەرمینیا و ئازەربایجان سەری هەڵدا لە سەرەتاکانی ئەم هەفتەی کە ئێستا تیایداین. سەرگێی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیاند ئەرمینیا و ئازەربایجان گەیشتون بەوەی ئەگەر بەس ڕابگەێنن ئەمەش دوای ئەوەی کە ڕۆژی 27 ئەیلولی ئەم ساڵ شەڕ و پێکدادان لە نێوان ئازەربایجان و ئەرمینیا لەسەر هەرێمی کەرەباغ سەری هەڵدایە کە ماوەی 30 ساڵە ناکۆکی ئەو دوو وڵاتە لەسەر ئەو هەرێمە بەردەوامە. سەرباری دووپاتکردنەوەی هەردوو وڵات بە پابەندبوونیان بە ئاگربەست یەک ڕۆژ دواتر داواکاری گشتی ئازەربایجان ڕایگەیاند ئەرمینیا بە موشک هێرشی کردووەتە سەر گەورەترین شاری پیشەسازی وڵاتەکەی. هەروەها ئەرمینیەکانیش ئازەربایجان تۆمەتبار دەکەن بە بۆردومانکردنی چەند ناوچەیەکی نزیکی یاریفانی پایتەختی وڵاتەکەیان. ئێستاش ئەو دوو وڵاتە و هەرێمەکە لە دۆخی نەشەڕ و نەئاشتی دەژین. لەم بەرنامەیەدا دەپرسین ئەم شەڕە تا چەند پەیوەندی بە کوردەوە هەیە، هەر بەڕاستی هەرێمەکە خاکی کامیانە کە هەردوو وڵات شەڕی لەسەر دەکەن لە لایەکی ترەوە. ئەو هۆکارانە کامانن کە وای لە تورکیا کرد بە ئاشکرا پشتیوانی لە ئازەربایجان بکات. ئایا ئەمە شەڕی وەکالەتی ئێران و تورکایە؟ بۆچی رووسیا بە شێوەیەکی یەکلاکەرەوە نەچوە ناو شەڕەکەوە؟ ئایندەی هەرێمی ناگۆرنۆ قەرەباغ دەگا بەچی؟ گفتوگەی ئەم بابەتاکەین بە میوانداری هەریەکە لە بەڕێزان ئەنوەر حسێن نووسەر و ڕۆژنامەنووس کە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. کاگەنوەر سڵاو لێبێت و هەروەها جەبار قادر نووسەر لە ڕێگەی تەلەفۆنەوە و لە ئەوروپاوە بەشدارە بێ لەگەڵمان. کاک جەبار بەیانی باش. کاگەنوەر جارێکی کە بەخێر بێ منەمەوێ بەوە بچینە ناو بەرنامەکەوە. شەڕی ئەرمینیا و قەرەباغ تا چەند پەیوەندی بە کوردەوە هەیە؟ زۆر سپاس بۆ جەنابەت بۆ کاک جەبار قادر. لە ڕاستیە مێژووی ململانیەکانی ناگۆرنۆ قەرەباغ لە هەندێک لە سەرچاوەکان باز لەوەکەن لە سەدەی 9 بۆ دەی زاینی لە ڕێگای سوڵتانەکانی سەفەویەوە ئەو کاتە کوردەکانی مووسڵ، کوردە ئێزیدیەکانی مووسڵ و کوردەکانی خۆراسانی گواستوەتەوە بۆ ئەو منتقەیە بۆی کە بێتە منتقەی جیاکراوی نێوان ئیمپراتۆرەتی عوسمانی و ئیمپراتۆرەتی سەفەوی. لەو کاتەوە ئەو کوردانە ڕاگوێزراون بۆ ئەوێ. و خاڵێک تریژەوەیە کە لە دوای لە سەردەمی ئیمپراتۆرەتی عوسمانی دوای لە سەردەمی کەمال ئەتاتورکیش بەشێکی تر لەو کوردانە دیسان ڕاگوێزراون بۆ ئەو ناوچانە و هێشتا ئەو کوردانی کە لەوێن خۆیان بە کوردی ئێزیدی ئەزانن. ئەوە مێژوویەکی دوورێتی. مێژووی نزیکیشی ئەوەیە کە ساڵی 1923 لە سەردەمی ڤلادیمیر لینین کاتێکە بڕیاری مافی چارەنووسی نەتەوەکانیدا ئەو کاتە بڕیار درا کە هەرێمی ناگۆرنۆ قەرەباغ کۆماری سووری لێدا بمەزرێ. ئەو کۆمارە خەڵکەکەی ئەکسەریەتی کورد و ئەرمەن بوون و لەلایەن کوردەکانەوە بەڕێوەبرا تا سەردەمی ستالین کە هات کۆمارەکەی پەخست و خاکەکەی لەژێ دەستی والحاصل یعنی بەجۆر لە جۆرەکان مامەڵی کرد کە ئەو خاکەی ئازەربایجان بێ. ئەو دەورانە تاوەکو کۆتایی هاتنی جەنگی سار لە ساڵی 1969 بەردەوام بوو. لە دوای ئەوەی کە لە ساڵی 1990 میخایل گۆرباچۆف و گلاسنۆف و پتروسکیان ڕاگەیاند یەکێتی سۆڤێتی پێشوو هەڵۆشایەوە، دیسان ئەم کۆمارانە جیابوونەوەی خۆیان ڕاگەیان لە 15 کۆمار لە یەکێتی سۆڤێت جیابوونەوە بە کۆمارەکانی باڵتیک و کۆمارەکانی کافکاس و ئەو دیوی ئاسیا و لە زمنیانە ئازەربایجان و ئەرمەنستانیش
دیسان کێشەکانی ناگۆرنۆ کەرەباخ سەری هەڵدایەوە و لە 2 ساڵ دوای سەربەخۆیی هەردوو وڵات ئەزەربایجان و ئەرمەنستان شەڕ لەو منتقەیە 1990 دەستی پێ کرد و خەڵکیشی زۆر بوو قەتڵ و عام و کوژران و گیانیان لە دزا کە بەشێک لەوانە کورد بوون لەو دەورانەیە دیسان کامیل باسایە ویستی کۆماری سوور دروستکاتەوە هەرچەندە ئەرمەنەکان وعد و بەڵێنیان پێدا بوو بەڵام سەرکەوتوو نەبوو و دوجار ئەوەیە کە بەشێک هێشتا بەشێک لە کوردەکان لەو منتقانە ماون و لە گۆڵەشا زۆریان کۆچیان کرد قسەکە ئەوە مێژووی بوونی کوردە لەو منتقەیە و ئەوەشی کە تا چەند پەیوەندی بە کوردەوە هەیە کە ئەوەی کە جەنابەت پرسیار کرد بەڕێی من ناگۆرنۆ کەرەباخ لە ئەسڵا کێشەیەکی ڕاستەوخۆ نییە بە کوردەوە بەڵکو ئەوەی کە ئەو کوردانە ڕاگوێزراون وەکو چۆن لە ئێستاش لە خوراسانی ئێران هەن لە زۆر شوێن هەن لە مەسەلەن لە لوبنانیش هەن و لە جۆرجیاش هەنەوەوانە بەڵام لەوێ هەرێمیان هەبووە کاگەنوەر هەرێمی سووران بووە هەرێمێکی ئەترافڕاستە لەلایەن لینینەوە و دواتر هاتووە بڕێکەوت لەگەڵ ئەتاتورکە ڕاستە بەڵام واقعەتێکەوەیە کە ئێمە بێت تۆ زێ واقعیش بین کە ئەو خاکە خاکی کوردستان نییە لە ئەسڵا بەڕاستی ڕاستە کوردەکان ڕاگوێزراون بۆ ئەوێ وەکو ئێستا وەکو بڵێن چۆن بەشێ لە عەرەبەکان ڕاگوێزراون بۆ کە خاکی ئەوان نییە لە ئەسڵا قەیناکە حەقی ژیانیان هەیە لەوێ حەق مافی هاوڵاتی بوونیان هەیە مافی سربەخۆبوون و ئۆتۆنۆمیان هەیە مافی هەرچێکیان بوێ ئەوەش وایە لە ڕاستیە بەڵام قسەکەوەیە کە بەشێ لە گرفتەکانی ئەوان لەگەڵ ناگۆرنۆ کەرەباخ پەیوەندی بە کوردەوە هەیە بە تایبەتی ئازەربایجان و تورکیا دەخالەتی تورکیا ڕاستەوخۆ یەکێ لە پشتیوانیەکانی تورکیا و دەخالەتی تورکیا لە پشتیوانیکردن لە ئازەربایجان ڕاستەوخۆ پەیوەندی بە کوردبوونی ئەو منتقەیەوە هەیە و ئەوایەکی لێگەداتەوە کە بەشێکی زۆری ئەو کوردانی و منتقانە سەر بە پارتی کرێکارانی کوردستان یا با بڵێن پێگۆ نفوزی پاکە لێ بەقوەتە بەڕێی من ئەوە یەکێکە لە کێشەکان و یەکێکی تریش لە کێشەکانەوەیە کە کوردێک لە هەر کوێ دنیا بێ مەسەلەن ئێمە حەقی داخۆشیمان لێیە بۆچی مەسەلەن تورکیا 400,000 کورد لە هەرێمی ڕادۆڤای بولگاریا هاژین کەچی و داوای مافی فیدرالی سەربەخۆیان بۆکە مەسەڵ ئەو تورکەکانی قوبروسە داوە بۆچی ئەو کوردانەکە لێن مافی سادەترین مافیان نەبێ بەڕێی من مێژووی بوونی کوردوە ئەوەندێکە پەیوەندی بە کوردەوە بێگومان پەیوەندی بە کوردەوە هەیە و بە تایبەتی ئەوەی کە زۆر تەئسیری لەسەر ئەو منتقە هەیە وەکو مەسەلەی کوردبوون پارتی کرێکارانی کوردستانە باش زۆر سوپاس دەگەڕێمەوە لە کاک جەبار جارێکی کە سڵاوت لێبێ باش کاک جەبار منەمەوێ بەو پرسیارە بێمە لای بەڕێزت چی کورد و هەرێمەکە پێکەوە دەبێستێتەوە ئایا ئەم شەڕە بۆ بوونی ڕێگ و ڕیشەی کورد لە ناوچەکە دەگەڕێتەوە لایەنێکی ئەمەیە ئەوەی ڕاست بێت لە ئێستادا کورد لە ناوچەیە نەماوە هەموو ئەو کوردانەی کە لە ئەو شوێنە بوون کە وەختی خۆی قەزای کوردستانیان پێدەوت یان وەکو لە سەرچاوەکان ئاباسی کوردستانی سوور دەکرێت ئەوە هەڵبەتە ناوێکی پرۆپاگەندایی بوو یعنی هی کۆمۆنیستەکان بەلشەڤیکەکان بوو بەڵام لە دوای 91 هەرچی کوردە بوو لەو ناوە کورد و ئازەریش ئەوانە هەمووی دەرکران چکە کوردەکان موسڵمان بوون و ئەرمەنەکان قبوڵیان نەکەرەوە بەڵکو ئەرمەنەکە 30,000 کوردی موسڵمانیان لە ئەرمینیاش لە خودی ئەرمینیا لە یەریڤان و ئەوانە دەرکرد کە هەموو ناچار بوون ئێستا زۆربەیان لە کازاخستانن بەشێکی تریشان بە کۆمارەکانی تری یەکێتی سۆڤێتی جاراندا بڵاو بوونەوە کوردەکانی ئازەربایجان بۆ خۆیان بەداخەوە ڕنگ بێ بەهۆی یەکێتی مەزهەبی و دینیەوە زۆربەی هەرە زۆریان توانەوە تەنانەت کۆماری ئازەربایجان بە فەرمی ساڵی 1979 لە سەرژمێریە ڕسمیەکانی خۆیان ڕایگەیان ئیتر کورد نەماوە لە ئازەربایجان هەرچەندە جاران باز دەکرا کە نزیکەی 300,000 کورد هەبێ لە دوای پرێسترۆیکا و گڵاسنست هەندێک لە کوردەکان وەکو بڵێ ترسیان ڕەویەوە و جارێکی تر کوردێتی خۆیان ڕاگەیان و تەنانەت هەندێک کۆمەڵە و شتی وایان لە باکۆ بە تایبەتی دروست کرد و لەبەرەوە ئەوەی ئەو شەڕی کە ئێستا هەیە لە بینی ئەرمەنستان و ئازەربایجانە هیچ کەسێک لە هیچ ئاستێکی نەدیپلۆماتی لە ئەوانە باس لە کورد ناکە و ئەگەر ئەرمەن بیگرەیە ئازەربایجانەکان وەری بگرنەوە ئەوە باوەڕ ناکە بکورد چووکە نزیکەی 30 ساڵە
ئەو خەڵکە لەوێ ئاوارە بووە هەر کەسێک لە شوێنێکی تر ژیانێکی بۆ خۆی ساز کردووە باوەڕ ناکەم بگەڕێنەوە بۆ ئەو ناوچە لەبەرەوە ینی پێم وانە ئەم شەڕە هیچ پەیوەندیەکی بە کوردەوە هەبێ کورد پێویستی بەوە هەبێ خۆی بک بە بەشێک لەم شەڕە ڕنگ بێ هەندێک خەڵک سۆزی بەلای ئەرمەنەکانە بێ لەبەرەوەی تورکیا پشتگیری لە ئازربایجانەکە ئەمەیان ئەم ڕەهەندە ڕنگ بێ لە ئارادا بێەوە باش کاک دکتۆر بۆچی تا سەرهەڵدانی ئەم شەڕە بەو جۆرەی ئێستا بۆچی تا سەرهەڵدانی ئەم شەڕە بم جۆرەی ئێستا لە هەرێمەکە و وڵاتانی قەوقاز بە گشتی و تەنانەت رووسیاش کێشەی کورد نەکەوتە بەرباس ئێستش کێشەی کورد نەکەوتۆتە بەرباسەوە تەنها لای ئێمە هەندێک خەڵک هەیە هەر شتێک لە مۆزەمبیقیش ڕوو بدا بۆ خۆیان دەستی تێوەردەدەن بەبێ ئەوەی پاشخانی مێژووی ڕووداوەکان بزانن چییە ئێستا هیچ کەسێک بەڕاستی لە هیچ ئاستێکە تەنانەت کوردەکانی سۆڤێتیش بۆ خۆیان ینی باس لە ڕەهەندێکی کوردی ئەم شەڕە ناکەن ڕنگ بێ هەندێک خەڵکی وای هەبێ بەوەی کاک جەبار بۆ بیرهێنانەوەی بەڕێزت ڕۆژنامەنووسێکی کورد لە ئەرمینیا داوایەکی ئاڕاستەی هەموو کورد کرد کە دەڵێ ئەمە تورکیا لە بەرەوەی کە ئێمە کوردین ئەماکەوە لە ئێستادا وەزیری بەرگری ئەرمینیا یەکێکە لەو کوردانەی کە لە هەرێمی ناگۆرنۆ قەرەباخەوە دواتر چۆتە ئەرمینیا و ئێستا وەزیری بەرگری ئەرمینیایە پێشتر سەرۆکی پەرلەمانی وڵاتەکە بووە و بەشێک لە پەرلەمانتارەکانی ئەرمینیا کوردن مەبەسم بۆ ئەوەی ینی ئەمە هەر لەناو کوردانە بووە لەوێش ئەم دەنگدانەوەی هەبووە کاکە گیان نازانم ئێوە چۆنی لێکەدنەوە کەیفی خۆتانە بەڵام من بە پێی ئەو زانیاریانەی بە لەسەر چاوە ڕووسیەکانەوە کەوەری دەگرم هیچ باسێکی کورد لەو ناوە نییە ئەرمینیا یەک کوردێک لە پەرلەمانەکە هەیە ئەوانش بەڕاستی بەڕەسمی لە پاسپۆرت بە ئێزیدی نووسراون و زۆربەیان ینی دان نانێن بەوەی کە کوردن ئەمەش مێژوویەکی دوور و درێژی هەیە وەختی خۆی کە کوردەکان ئاوارە بوون لە کاتی قڕکردنی ئەرمەن و کورد و ئێزیدی و ئەوانەیە کە چوونە ئەرمەنستان لەبەر ئەوەی هێشتا شوێنەوارەکانی کوشتاری ئەرمەن زۆر زندی بوو ئەوانە خۆیان بە ئێزیدی نووسی نەیانوێست بڵێن کوردین چونکە ئەو کاتە باس لەوە دەکرا کە بەشێک لە کورد بەشداری لەو شتانەیە کردووە کە ئەو لە بڵێن لە دەوڵەتی ئەرمەنستانە هەڵبەتە کە دەرەچێ باسەکە وەکو کەسێک وەکو ئەوانەی وەختی سەدام کورد بوون دەرەچوون باسی ڕژێمی بەعسییانە کرد هیچ جیاوازی نییە یان ئەگەر کوردێک لە ئازربایجان بە تایبەتی دەسەڵاتی ئازربایجان دەسەڵاتێکی زۆر دیکتاتۆریە کابرا سەرۆکە ژنەکەی جێگری سەرۆکە کچەکەی سەرۆکی دیپلۆماسیەتە کوڕەکەی سەرکردەیەکی گەورەیە لە سوپا لەبەرەوە لەو وڵاتانە چاوەڕوانی ئەوە ناکرێ لە میدیای ڕسمی یا میدیای دەرەوە کەسێک دەرچێ وەکو کوردێکی نیشتیمان پەروەر یعنی باس لە کوردایەتی بکە من باوەڕم بۆ قسانە نییە بەڕاست باش سوپاسە گەڕێم وڵات کاگەنوەر ئایا ئەمە تا چەند شەڕی وەکالەتی تورکیا و ئێرانە هەر لە سەرەتای سەرهەڵدانی ناکۆکیەکەوە تورکیا ڕاستەوخۆ پشتیوانی لە ئازەربایجان کرد و ئێرانیش ڕاستەوخۆ پشتیوانی لە ئەرمینیا کرد خۆی لە ڕاستیە کێشەکە کێشەی تورکیا و ئێران نییە مۆزوعەکە ئەوان نیە بەڵام ئەوان ئێستا بوونە دوو میحوەری ناوچەیی گەورە لە منتقەیە دەخالەتیان لە هەموو کێشانی و منتقەیە هەیە بەڵام ئەگەر پێت بڵێم هۆکار و پەیوەندی ڕاستەوخۆی ئێران و تورکیا یا تاران و ئەنقەرەوە بە کێشەی ناگۆرنۆ قەرەباخەوە چییە ئەوە یەکەمەوەیە کە تورکەکان ئازەریەکان خەڵکی ئازەربایجان لە ڕاستیە ئازەرین تورکن و شیعە مەسەبن هەرچی ئەرمەنیەکانە مەسیحین ئەمە دیوێکی ئەو مۆزوعەیە بەڵام ڕەنگە تۆ بڵی خێرە مەسەلەن ئێرانێکی شیعە پشتیوانی لە ئەرمەنێکی مەسیحیەکە پشتیوانی لە ئازەریە شیعەکان ناکە بەڕێی منەوە چەند هۆکاری یەکیان ئەوە یەکە ساڵانە 3000 خوێنکاری کۆماری ئیسلامی ئێران لە ئەرمەنستان لە زانکۆکانە خوێنن و
ئەرمەنستان باشترین پایتەختی بنکەی هەواڵگری و مخابراتی کۆماری ئیسلامی ئێرانی لێیە و ئەوە دوو سێهەم لە دەرەنجامی ئەو ململانێ ناوچەی و منتقیانەی کە هەیە هەرچەندە خاڵێکی گرنگ ئەوەیەکە لەبەرەوەی حکومەتی تەلئەبیب پشتیوانی لە ئازەربایجانەکە لە بەرامبەر ئەمەیە کۆماری ئیسلامی ئێران هەست بە مەترسی و نیگەرانیەکە لەبەرەوە پشتیوانی لە ئەرمەنستانەکە ئەمە خاڵێکی زۆر گرنگە و ئەوێ هەرچی شوێنێک بێ مەسەلەن مخابراتی ئیسرائیلی و موساد وانە لە سوورەکانی نزیک نبنەوە لەبەرەوە پاڵپشتی لە ئەرمینیاکە خاڵێکی تری ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران بەنیاز بوو خەتێکی گاز و نەوتی ڕاکێشێ لێەوە بۆی بگا بە ئەوروپا بەڵام لەم بارەیەوە هەم ڕوبەڕوو بوو لەگەڵ ئەمریکا و هەم ڕوبەڕوو بوو لەگەڵ بەشێک لە یەکێتی ئەوروپا کە پێیان خۆش نە کۆماری ئیسلامی ئێران بۆری نەوتوگاز ڕاکێشێ بۆ سنوورانەیە بۆی لێ مستەفید بێ لە کاتێک ئەو خەتی نەوتوگازەی کە لە باشووری ناگۆرنۆ خەرەباخەوە تێە پەڕێ مەبەستم خەتی نەوتی ئازەربایجانە نەوت و گازی ئازەربایجانە بە باشووری کەرەباغا تێە پەڕێ بۆ سەر دەریا و نەوت و گازە گەزێتەوە بۆ وڵاتانی ئەوروپا لەبەرەوە بۆ ئەوان زۆر گرنگە و ئەمە لە هەمان کاتیشە خاڵێکی تری گرنگتریش ئەوەیە کە لە ڕاستیا بڵێم رووسیاش لەم مەیدانەیە ئەو نەوتوگازەی خۆی کە ڕەوانەیە کاتە دەرەوە ئەوەی ئازەربایجان نەبێ بە بەدیل و ئەڵتەرناتیڤ بە تایبەتی بۆ تورکیا ساڵانە بەشێکی زۆری نەوتوگازی رووسیا وەرەگرێ بەڵام خاڵێکی گرنگی ئەوەیە کە تورکیا بۆچی پشتیوانی لە ئازەربایجانەکە یەکیان سەرڕای ئەو خاڵانەی کە پەیوەندی بە کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەوەیە کە ئەنقەرە پەیوەندیەکەی لەگەڵ ئەرمینیا پەیوەندێکی خراپە بە تایبەتی لەسەر کەیسی جینۆسایکردنی ئەرمەنەکان لە ساڵی 1950 لە سەر عوسمانیەکان و ئەم کەیسە بەردەوام ئەرمینیا بە شوێنیەوەیەتی و چەندین وڵات مەسەلەن سەرنزشتی تورکیایان کردووە کێشە و گرفتیان بۆ دروست کردووە لەبەرەوە ئەم پەیوەندی خراپی نێوان تورکیا و ئەرمینیا وای کردووە کە هەم بەهۆی بەهۆی تورکبوونی ئازەریەکان و بەهۆی ئەو پەیوەندیە ئتنیکی کە هەیەە و لە هەمان کاتشا بەهۆی ئەو پەیوەندیانەی کە نەوت و گازیش مستەفید دەبێت لەبەرەوە بەنظری من هەموو ئەوانە پەیوەندی بە ئەو هەیە و لەگەڵەوەشە ئەوەیە کە ئەتوانم بڵم ینی تەواو ئەو کەیسەیەکلا نەبووتەوە کە کۆماری ئیسلامی ئێران پشتیوانی لە ئەرمینیاکەمانەی لەو بینە پارادۆکسێک شێ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پشتیوانی لە هەردووچانەکە رووسیا پشتیوانی لە ئەرمینیاکە فەڕەنسا لەم کێشانەیە دەخالت دەکاتەنان حکوومەتی تورکیا و ئازەربایجان ڕانگەیاندووە کە فەڕەنسا بێلایەن نییە وەرحاصل فەڕەنسا بەهۆی کێشە و گرفتی زۆری ئەنکەرە و تورکیا لە منتقەکەیە ئەوێ لەم کەیسەیە ئازەربایجان بەرپرسیار بکە و پشتیوانی مرتەزەقی تورکی و بەکرێگیراوەکانی کە لە سووریاوە ئەیان بە بەرپرسیار بکە بۆیە حکوومەتی ئازەربایجان ڕێگەیاندووە کە پاریس بێلایەن نییە ئەوەی پاریسی پەیوەندی بەچیەوە هەیە یەکیان پەیوەندی بەو پەیوەندیانەوە بەو فشارانەوە هەیە کە تورکیا ئەیکا لە ئەرمینیا و پشتیوانی لە ئازەربایجانەکە بە تایبەتی کە تورکیا دەخالەتی هەیە لە لیبیا دەخالەتی هەیە لە ئاوەکانی دەریای ناوەڕاست و دەخالەتی هەیە لە کێشەکانی یۆناان و خوبرس و دەخالەتی هەیە لە سووریا هەموو ئەوانە فەڕەنسای نیگەران کردووە لە دەستێوەردانەکانی ئەردۆغان و ئاکپارتە و تورکیا بۆیە بە نظری من ئەوان لەم بارەیە ئاوا سەیری مۆزوع ئاگاکەن وەرحاصل کێشەی ناگۆڕنەکەرەباو و دکتۆری ژووتی کێشەیەکی سادە نیە کێشەیەکە پەیوەندی بە کۆی ناوچەکەەوە هەیە و لە بیرشی ناوچەی قەوقاس لە بیرش نەچێ ئەم ناوچەیە گرنگە ئەین دەرگای پەیوەندی تەماسی ئاسیایە ئۆراسیایە بە ئەوروپاوە وەلامان کاتە پەیوەندی بە خەتی استراتیژی مۆسکۆ و رووسیاوە هەیە لەو منتقەیە و لە هەمان کاتیشە ئەم دوو وڵاتە هەردووچیان بەجۆرە لە جۆرەکان نزیکی یەکێتی ئەوروپا و ئەمریکان و چاوەڕانەکرێت لە داهاتوو ئەمانە ببن بە ئەندامی ناتۆ و وەکو بەشێکی تر لە کۆمارەکانی تر ببنە ئەندامی شێتی ئەوروپا وەکو کۆمارەکانی بەڵتیک ئیسپانیا و لاتیڤیا ئیسپانیا و لیتوانیا و لاتیڤیا ئەمانەیە کە ئێستا ئەندامی یەکێتی ئەوروپان مەسەن بۆی هەیە لە داهاتوو ئەمانەش پسنە ئەو یەکێتیە و پسنە پاڵ یەکێتی ئیتحادی ئەوروپی و ناتۆوە بۆی هەموو ئەوانە هەم بۆ ڕووس بە تایبەتی بۆ رووسیا و ئێران مای مەترسیت زۆر سپاس کاک دکتۆر ئێران و تورکیا کامیان بەسەر بڕیارەکانی ئەو وڵاتەدا زاڵە بن لە کۆتاییدا من ئەمەوێ شتێک بۆ
ڕێزە باس بکەم دوێنێ گۆڤارێکی ڕووسی باس لەوە دەکات وەکو هۆشداریەک دەیدا بە حکوومەتی ڕووسیا دەڵێت مۆسکۆ دەبێت هێندەی خەمی ئێرانی بێ ئەوەندە خەمی تورکیای نەبێت چونکە دەڵێت دوجار ئێرانیش لە هەوڵی فراوانکردنی هەژمونی خۆیەتی بەسەر بڕیارەکانی ئەو وڵاتانەوە لە کاتێکا کە ڕووسیا ئێستا هاتۆتە ناو کێشەکەەوە ئەم کێشەیە بەڕاستەوخۆ پەیوەندی بە ڕووسیاوە هەیە بە حکمی ئەوەی کە پێشتر هەردوو وڵات لە چوارچەوەی یەکێتی سۆڤێتی جارانە بوونە بەڵام لە ئێستاە دەزوەردان و یاخود پشتیوانی ئێران و تورکیاشەیە بۆ ئەم وڵاتانە ئەم چی لێدێ لە دواییدا ئەم شەڕە ئەگەر بە شەڕ دیسانجارێکی کە دەست پێ بکاتەوە وەک لە پێشەکیەکەی وتم ئەم دۆخی ئێستا نەدۆخی شەڕە نەدۆخی ئاشتیە یاخود ئەوە تا ئەگەر بێت و ئاشتیەک بە ئاشتی چارەسەر بکرێ ئەو کێشەیە کێ بە سەر بڕیارەکانی ئەو دوو وڵاتەدا زاڵ دەبێت بەڕاستی لەوێدا کەس زاڵ نابێ تەنها رووسیا زاڵە بێ چونکە ئەو ناوچەیە ماوەی 200 ساڵە ناوچەی نفوزی لە 1813ەوە بە پێی ڕێکەوتنامەی گوڵستان ئەو ناوچەیە کەفقاز هەمووی خراە سەر رووسیای تساریە واتە رووسیای قەیسەری دوای ئەوە کە شۆڕشی ئۆکتۆبەر 1970 ڕۆدا و ئەبێ بە بەش لەمایدا کە دەوڵەتی سۆڤێت لە 22 دروستە بێ ئەبن بە بەشێک لە کۆمارەکانی یەکێتی سۆڤێت لێرەیە مەسەلەن هەمیشە ئەرمینیا پشتی بە رووسیا بەستووە و هەمیشە ڕزگارکەری ئەرمینیا ڕوس بوونە لەسەر دەستی لە زوڵم و زۆری عوسمانیەکان لە زۆری ئازەریەکان و ئەوانی تر لەبەرەوە ئەرمینیا ناتوانێت پشت بە هیچ لایەنێکی تر ببەچێت یەکێک لە ڕەهەندەکانی ئەم شەڕە ئەوەیە کە ئەم سەرۆکوەزیرە ئەرمینیا پاشینیان بە پێچەوانەی هەموو سەرۆکوەزیرەکانی ترەوە کە پشتیان بە رووسیا دەبەست و هاوپەیمانی استراتیجیان لەگەڵ رووسیا هەبوو ئەم ڕووی لە ڕۆژئاوا کرد ئەم وای دەزانی ئەمریکا و فەرەنسا ئەوانە دەتوانن بێنە هانانەوە و ئەمەش کە ڕووسەکان ئەوەی دوو هەفتە چاوەڕوانیان کرد هەتا کوشەڕەکە ئاڵۆستر بێ ئەو کاتە دەستان جۆرێک لە گوێڕاکێشانی ئەرمینیا کە ئێوە ناتوانن بە هیچ لایەکی ترا بڕۆن تەنها ئەبێ چاوتان لە رووسیا لەبەرەوە کە بانگی کردن لاڤرۆف یا پوتین بانگی کردن بۆ مۆسکۆ یەکسەر هەردووکیان هاتن و لە ماوەی 10 سەعات گەیشتن بە ڕێکەوتنی ئاگربەست هەرچەندە جۆرێک لە شەڕ و شۆڕ هەر بەردەوامە و بەمەش کێشەکە چارەسەر نابێ ئەوەی پەیوەندی بە تورکیاوە هەیە تورکیا ئەردۆگان بە تایبەتی استراتیجیەتێکی هەیە کە بۆ ساڵی 2023 واتە لە 100 ساڵەی کۆماری تورکیادا ئەبێ تورکیا ببێ بە دەوڵەتێکی مەزن یعنی لە چوارچێوەی 20 دەوڵەتارە پێشکەوتۆکەی دنیاە بەڵام ئەو پرۆژەیە لە زۆر جێگە شکستی هێنا لە بەهۆی بەهاری عەرەبیەوە ئەو پلانێکی هەبوو کە دەبێ بە خاوەن بڕیار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام ئەوە سەری نەگرت لە سووریا ئەوەی بەتەمای بوو لە مزگەوتی ئەمەویدا نوێژی جەژنە بکە ئەوە سەری نەگەر لە لیبیا کێشەی بۆ دروست بووە لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست نەیتوانی پلانەکانی بە تەواوەتی جێبەجێ بکە لەبەر ئەوە ویستی لە قەفقاز لە ڕێگەی ئازەربایجانەوە شتێک بەدەستبێنێ ئەویش ئەوەیە ببێ بە ئەندامی گروپی مینسک کە لە 3 وڵات پێکاتون رووسیا و فەرەنسا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرپرسن لە چارەسەرکردنی مەسەلەی نەگۆڕنە قەرەباغ کێشانی ئەم کێشەیە بۆ ماوەی بەبێ چارەسەری بۆ خۆی یەکێک لە هۆکارەکانی شەڕ بوو ئەمە جگە لەوەی کە ئازەربایجان دوای ئەوەی کە بە پارەی نەوت و غاز و ئەمانە توانی سوپاکەی مۆدێرن بکاتەوە تازە بکاتەوە بەهێز بکاتەوە و لەسەر ئاستی نێودەوڵەتیش پێگە دروستکە چەکێکی زۆر لە ئیسرائیل و لەوە بکڕێ لە تورکیا بکڕێ
هەستی کرد کە ئێستا وەختی ئەوە هاتووە کە ئیتر ئەو ناوچانەی کە ئەرمەنستان لە دەرەوەی ناوچەی مێژوویی نەگۆرنە کەرەبا کە بۆ خۆی 4500 کیلۆمەتر زیاتر نییە، بەڵام ئێستا ئەوەی لەژێر دەستی نەگۆرنە قەرەباغایە 11500 کیلۆمەترە، واتە 3 جار ئەوەندەی جغرافیا مێژوویە ڕاستەقینەکەی. بۆیە بڕیارێکی نێودەوڵەتی هەیە بەبێ ئەوەی هیچ بڕیارێک دەرچێت ئەو ناوچانە دەبێت نەگۆرنە قەرەباغ و ئەرمینیا بیگێڕنەوە بۆ ئازربایجان. لەو حاڵ نەگۆرنە قەرەباغ وەکو ناوچەیەکی ئۆتۆنۆمی دەمێنێتەوە شوارچەوەی ئازربایجانە، بەڵام بە گەرەنتیکردنی رووسیا و فەرەنسا بریتانیا شتێک لە 3 ملیۆن ئەرمەن، واتە ئەوەندەی دانیشتوانی ئەرمینیا لە ملیۆنی ئەرمەن لە فەرەنسایە، نیو ملیۆن ئەرمەندا باش کاک دکتۆر ئەگەڕێم وەڵات دەنگەکە بە باشی ناگاتە ئێمە هەوڵ دەم هاوکارانم هەوڵ بن چاکیکەن لە دوای ئەوەی کە ئەچینەوە لای کاگ ئەنوەر. کاگ ئەنوەر، بۆچی رووسیا ڕاستەوخۆ پشتیوانی لە ئەرمینیا ناکات لەسەر هەرێمی کەرەباغ، بەڵام دەڵێت ئەگەر شەڕەکە بێتە ناو خاکی ئەرمینیاوە ئەنجا من تەداخلی سەربازی ئەەکەم بە قازانجی ئەرمینیا، کەواتە ئەمە ئەبێ ڕێکەوتنێکی پێشوەختی لەسەر کرابێ کە تورکیاش سوورە لەسەر ئەوەی کە دەبێ ئەرمەنیەکان لە ناوچەکە بکشێنەوە هەرێمەکە ڕادەسی ئازەربایجان بکەن. لە ڕاستیە کاگارم ئەو بۆ چوونی رووسیا ڕازنێ، بەڵام ئەوی دکتۆر جەباروتی حەقەتیەوەی کە سەرۆگۆزیرانی تازەی ئەرمینیا پێیوا بوو کە بە پاپشتی لە یەکێتی ئەوروپا فەڕەنسا و ئەمریکا دەتوانێت جێگا و پێگەی رووس بۆیان بگرێتەوە کە دەرکەوت وان نییە. ئەوە خاڵێکی تریشی رووسیا پشتیوانی لە ئەرمینیاکە و هەندێک لە ئاماژەکان ئەڵێن ڕاستە خۆیانە ڕاستەخۆ بەشداری لەو شەڕانە کردووە لە ڕابردوو شاچوانێ لە 93 چ لەوانەی لە 2015 جارێکتر ڕووی داوە و پاڵپشتی سەرەکی هێزی سەربازی ئەرمینیا سوپای رووسایە و چەک و کەلوپەلی رووسیا. ڕاستە لە هەمان کاتا چەک و کەلوپەلی سەربازی بە ئەزەربایجانی جەفرۆشێ، بەڵام لێرە گرفتێکە ئەوەیە کە کاگارە لە ماوەی 2004 تا 2014 حکوومەتی ئازەربایجان بودجەی بەرگری وڵاتەکەی 20 هێندە زیاد کردووە بەهۆی ئەو نەوتوگازە زۆر و زەوندەی کە ئیفرۆشێ لەبەرەوە توانای سەربازیەکانی خۆی زۆر پەرە پێداوە، چ بە چەکی ئەوروپی و ئەمریکی چ بە چەکی رووسی و پشتیوانی کردن. و بۆ معلوماتی جەنابەت ئەوەی کە لەم جارەیە هاوسەنگی هێزی تێکداوە لە ناگۆڕنەوە قەرەباغ لە بینی ئازەربایجان و ئەرمەنستان درۆنەکانی تورکیان کە بدعمی سوپای ئەزەربایجانەکەن و زەرەرجیانێکی زۆریان لە حکوومەتی ئەرمینیا داوە لە سوپای ئەرمینیان داوە. رووسیا خاڵی جەوهری لە رووسیا لەم کێشانەیە رووسیا لە هەر حاڵدا دیفاکتۆیە کە پشتیوانی لە ئەرمینیاکە بەهۆی چی؟ یەکێکیان ئەوەیە کە ئازەربایجان تەواو پشتیوانی لە حکوومەتی ئیسرائیل و حکوومەتی ئەکەپاکە تورکیاکە و لە هەمان کاتا لەگەڵ ئەو بەشێکی ئەوروپا پەیوەندی تونند و تۆڵی هەیە. ئەمە یەک. دووەم لەوە گرفتر سەرەکی ترەوەیە کە نەوتوگازێکە لە دەریای قەزوینە هەیە و ئازەربایجان دەسەڵاتی بەسەریاشکێ و مستەفیدی گەورەیە لێی ئەو لەو بۆریانەوە کە ئەڕوا وەکوتم لە باشووری قەوقازەوە ئەڕوا تێپەڕێ بۆ ئەوروپا ئەمە چیەکە؟ ئەمە واکە کە یەکێتی ئەوروپا و خودی تورکیاش پشت بە نەوتوغازی رووسیا نەبەستن کەواتە لە ڕووی ئابووریەوە زەرەرزیانی زۆری هەیە بۆ مۆسکۆ. بۆیە مۆسکۆ هەرچی چۆنێکە دیقەت بە لەم شەڕانەیە رووسیا پێی خۆشەکە و بۆرێنەوتانە زەرمەند بن بکەونە بەرەو هێرشانە، بەڵام یەکێتی ئەوروپا و ئەمریکا زۆر خەمیانەکەم بۆریانە زەرمەند نەبن و ڕۆشتنی نەوتوگاز بەتایبەتی لە وەرزستانە کەم نەبێتە فشار لەسەریان. چونکە ئەگەر ئەو بۆریانە هەر زەرەرێکی پێ بگە ئەوە ئەوروپا و ئەمریکا و زۆر وڵاتی تر ناچارە بن کە بگەڕێنەوە بۆ گاز و نەوتی رووسیا. بۆی هەر چۆنێک بە نەزەری من ئەوەیە، بەڵام لە هەر حاڵدا رووسیا چاوەڕێی بارودۆخەکە بگاتە گوێ، بەڵام لە هەر حاڵدا رووسیا خۆشحاڵ نییە بە شکستی ئەرمینیا و ناشیاڵە ئەم شکستە ڕووبدا و لە لایەک تریشەوە جگە لە تورکیا وڵاتانی تر تا ئێستا پشتیوانی ڕاستەخۆی ئازەربایجانێ نەکردەوەی کە جەنابی تورکیا و ئێران ڕاستەوخۆ پشتیوانی لەم شەڕاکەن باجۆگەنوەر کە بەڕێزە دەڵی رووسیا نایەوێ ئەرمینیا شکست بێنێ، بەڵام رووسیا ڤلادیمیر پوتین خۆی دەڵێ ئەم شەڕە نەهاتۆتە خاکی ئەرمینیاوە کەواتە لەسەر هەرێمی کەرەباخ ئێمە بێدەنگی هەڵەبژێرین.
لە ئێستادا هەرێمی کەرەباغ زیاتر سەر بە ئەرمینیایە وەک لە رووسیا کاگەرم خۆ ڕاستەخۆ نایەوێت دەخالت بکات لەو شەڕایەوە ناشێ ڕای بگەێنێ خۆ تورکیاش بە ڕسمی مەسەلە نێوت ئێمە بەشداری شەڕەکانەکەین و فڕۆکەی بێفڕۆکەوانە خێنە خزمەت سوپای ئازەربایجان و بەڵام لە واقعدا ئەوە هەیە لە واقعدا هەیە بەڵام بۆ رووسیا وەکوتم هۆکاری هەیە کە پشتیوانی لە ئەرمینیا کا و پێخۆشنی ئازەربایجان ئەو منتخانە داگیر بکاتەوە و لە هەمان کاتە خۆیگە لە دیوێکی مۆزوعی سەیری کەم خاکە خاچی ئازەربایجانە بەڵام ئەکسەریەتی دانیشتوانەکەی ئەرمەنین و لە هەمان کاتیشا لە دوای وەکو جیابوونەوەکەوە خەڵکی ئەوێ حکومەتێکی خۆجییان پێکەناوە داوایان کردووە کە ئەوان حکومەتێکی خۆجی هەیە بەڵام ئەرمینیا دامیانەکە پشتیوانیانەکە بۆیە لە ئێستاەکە وەکوتم تورکیا بەشێکی زۆری وڵاتانی منتخەکە بۆیە لە مەشا دەخالت دەکات بۆ ئەو یەکێک بوو لە هۆکارەکانی دنەدان و گەشە سەرنی کێشە و ململانەکان لە هەمان کاتەکە ویستم ئەو کاتە شتێکی ترم لە بیرچووە بووکە ئێران کە دامی ڕاستەخۆی ئەرمینیاکە یەک لە سەرسەی دانیشتوانی ئێرانی ئازەرین و تورکن و ئەمانە ئێران هەزەکاکە و نزیکەی 600 کیلومتر سنووری هاوبەشەیە لە بینی ئازەربایجان و ئێران و ئەمانە سەر بە مەرجعیەتی قومن شیعەکانی ئازەربایجان بۆیە مەترسی هەیە و تەنها ئێران ناشارێتەوە کاڵێ ئازەربایجان پارێزگایەکە لە کۆماری ئیسلامی ئێران مەترسی ئەوە هەیە کە ئەو پەیوەندیە ئیتنی و مەسەبیانە و ئەو پەیوەندی مێژویانە تەسیری لەسەر ئازەریەکانی ئێرانیش دابنێ دا خۆپشاندان بکەن پشتیوانی لە ئازەربایجانکەن داوای جیابوونەوە بکەن یا بەجۆرە لە جۆرەکان بەهۆی دەخالەتی ئەمریکا و ئەوروپا و جۆر ئەمانە پشتیوانی لە دەوڵەتی ئازەربایجان بکەن یا بچنە پاڵ ئەو ئازەریە یا مەسەلەن داوای سەربەخۆیی و جیابوونەوە بکەن ئازەریەکانی ئێران بۆیە بە نەزەری من ئەوەش یەکێکە لە گرفتەکانی نێوان ئێران و ئازەربایجان. سپاس من بەرنامەکەم بەرەو کۆتایی ئەڕوا ئەگەر وەڵامەکانتان شڕکەنەوە سپاسانەکەم کاک دکتۆر چەبار تورکیا دەڵێ پەکەکە بنکەی سەربازی و ڕاهێنانی لە ئەرمینیا هەیە پەکەکەش بە بەیاننامەی فەرمی ئەمەی ڕەت کردەوە بە بڕای بڕێزت ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە تورکیا پاڵپشتی لە ئازەربایجان بکە دژی ئەرمینیا نەخێر تورکیا پەیوەندیکی تایبەتی لەگەڵ ئازەربایجانە هەیە و وەکو سەرۆکی پێشووی ئازەربایجان هەیوت ئێمە نەتەوەیەکین لە دوو دەوڵەتدا و ئێستا ئەوە دروشمی ئازەریەکان و تورکەکانە و دژمنایەتی ئەرمەن و تورک تەبانەوە مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە تورکیا دەیەوێت لەو ناوچەیەدا پێگەیەکی هەبێ و دەیەوێت لەوێدا جۆرێک لە بازرگانی لەگەڵ رووسایە بکە ئەوش بەوەی کە هەوڵ بدە ئەگەر دەستکەوتێکی هەبوو و توانی ئازەریەکان توانیان شکستێک بە ئەرمەنەکان بێنن لەو کاتەیە رووسیا ناچار بێ یا لە لیبیا و لە سووریا هەندێک تەنازولات بۆ تورکیا بکە ئەمڕە ینی زۆر گرنگە و کەم باز دەکرێ بەڵام یەکێک لە پێداویستەکانی ئەوەیە ئەرمەن هەڵبەتە هەوڵ بدە ینی جۆرێک لە پەیوەندی لەگەڵ پارتی گرێکارانی کوردستان و ئەوانەیە هەبێ بەڵام بەو شێوەی کە بڵێن سەربازگیان بۆ بکاتەوە ڕاهێنانیان پێ بکات و شتیوە باوەڕ ناکەم شتێکی لە جۆرە هەبێ باشە هەوڵە دیبلۆماسیەکانی رووسیا تا چەند سەرکەوتوو ئەبن لە چارەسەرکردنی ئەم کێشەیە بە شێوەیەکی ئاشتی رووسیا سەرکەوتووە بێت لەوەی شەڕا بگرێ دیلەکان بگۆڕنەوە ئەو کەسانی کە کوژراون لە ڕێگەی ئەوەی سەلیبی خاچی سوورەوە تەرمەکانیان بگوێزرێنەوە بەڵام ئەمە چارەسەری کێشەکە نییە چارەسەری کێشەکە دەبێت لەو گروپەی کە گروپی مینسک سەرۆکایەتی دەکات لەو ڕێکخراوەیە دەبێت چارەسەر بکرێەوە من پێم وایە گەرمکردنی ئەم جارەی بەرەکان یعنی بەشێکە بێت لەوەی کە پرۆسەکە دەبێت چکە ماوەی 27 ساڵە هەر درێژەی پێدەن و دەستی پێدەکەن لەبەرەوە ئازەریەکان بێهیوا بوون لەوەی کە لەو چوارچێوەدا بگەن بە چارەسەری بۆیە ڕەنگ بێ ئەم شەڕە ببێتە هۆکاری ئەوەی کە هەوڵەکان چڕتر بکرێتەوە بۆ ئەوەی چارەسەرێک بدۆزنەوە چارەسەرەکە پێم وایە لەسەر ئاستی نێودەوڵەتی و بەپێ قانونی نێودەوڵەتی ئەوەیە کە ئەرمەنەکان لە هەموو ئەو ناوچانە بکشێنەوە لە دەرەوەی نەگۆڕنە خەرەباغ لە بەرامبەرە دان بە ئەو ئۆتۆنۆمی خەرەباغ ئۆتۆنۆمیەکی فراوان بە خەرەباغ لە چوارچێوەی ئازەربایجان. سپاس کاگەنوەر.
داپرسیاریش بۆ بە ڕێزت بەشەڕ بێ یاخود بە ئاشتی ئایندەی ئەم هەرێمە لە چوارچێوەی جوگرافیای کام وڵاتە خۆیە بینێتەوە. لە ڕاستیا پێشەوە ویستم قسەی بکەمەوەی کە بەڕێی من پارتی کرێکەکانی کوردستان بە هەر نوعێگەر دەخالەتی هەبێ پشتیوانی هەبێ لەم شەڕانەیە کارێکی خراپ ناکە و بەڕێی من پەیوەندی ئارمینیا و پارتی کرێکەکانی کوردستانیش پەیوەندێکی دۆستانە و مێژوویە و حکوومەتی تورکی ئەرمینیا لە ڕابردوودا بەهۆی ئەو کێشانەی کە دیارە لەگەڵ تورکیا هەیەە پشتیوانی لە پارتی کرێکەکانی کوردستانەکە و ئەمەش جایز و واردە بەڕێی من ئێستا بە دەرفەتێکی باشە کە پارتی کرێکەکانی کوردستان ئەم دەرفەتانە لە دەست نەدا و بۆچی حکوومەتی تورکیا مرتەزەقەی سووریە بە کە لە ڕۆژئاوای کوردستان و خاکی ڕۆژاوایان داگیر کردووە ئەیان باتە شەڕی لیبیایان پێەکە شەڕی ناگۆڕن کەرەباغیان پێەکە بۆچی پارتی کرێکەکانی کوردستان کە خاچی ئەوەی کە تۆوتت با بڵێن لانی کەم مافێکی یاسایی و دیموکراسی خەڵکی کورد بۆ لە ناگۆڕن کەرەباغ و ناکەم کە خاکەکان لە باکوور داگیرەکە لە ڕۆژاوا داگیرەکە بۆچی دەخالەت نەکە و پشتیوانی نەکە بەڕێی من کردوێتی و بیشیکە باشتریشە یعنی ئەبێ لەو دیارە نێو دەوڵەتیانە کوردیش بەشداری بکە و پارتی کرێکەکانی کوردستان پێم وایە یاری باشی کردو ئەتوانێت مستەفیدتریش بێ ئەخۆی لە ڕاستیە ئەم خاکە خاکی ئازەربایجانە بە پێی مۆزوعی تاریخی خاکی ئازەربایجانە بەڵام ئەم کاتی خۆی لە دەرەنجامی وەکوتم شەڕی ئیمپراتۆرەتی عوسمانی و سەفەوی و دوجاریش هاتنی لینین و دواتریش ستالین ئەم خاکە جارێک دراوەتە بۆ بەهۆی کێشەملانەکانی ناو خۆیان بەڵام دیفاکتۆیە کە ئێستا ئەم خاکە لەژێ دەستی خەڵکەکەی بڕیارەدەن وە کاک ئارامیستمەوە بڵێم ئەم ناوچانەی کە شەڕی لەسەر ئەم ناوچە جێناکۆکانە ئەم من تەنازع عەلەیە وەکو کەرکووگوایە کەرکوو خاچی ئێمە خاچی کوردستانە بەڵام ئاسان نییە وەرگرتنەوەی قودس خاچی فەلەستینە لە بینی ئیسرائیل و فەلەستین بە 22 دەوڵەتی عەرەبی لە 1940 کە ئیسرائیل دروست بۆ هێرتزل دەوڵەتی ڕاگەاندووە نەیانتوانیوە قودس بگەڕنەوە تەنانەت پاریس حکوومەتی ئەمریکا و ترامپ ڕایانگەیان کەەوە ئەبێ بە پایتەختی ئورشەلیم و مەسەلەن بیابانی خۆراوە لە 1992 وە سەربەخۆیە لەگەڵ حکوومەتی مەغریبی بەڵام کێشەیە چارەسەر نەبووە حکوومەتی سۆمالیلان لە 1990 تۆجیابەوە لە حکوومەتی سۆماڵ بەڵام ئەم کێشەیە چارەسەر نەبووە و مەسەلەن دەریای ئیجا ئەوە نزیکەی سەدەیەکە کێشەیە لە نێوان تورکیا و یۆنان کە خاچی یۆنانە بەڵام یەکلا نەبووتەوە کێشەکانی ئەبغازیا ئۆسیتیا لە جۆرجیا و لە ئۆکرانیا لەگەڵ ڕوسیا تا ئێستا کێشانە یەکلا نەبووتەوە بە نەزەری من ئەم منتقانەی کە پێی واترێ منتقی جێناکۆک متەنازع عەلەیهی ینی بێنە پەرچاوی خۆ ناگۆڕن کەرەباغ وەکو تورکیا وایە وەکو ببورەک و کەرکووک وایە مەسەلەن کە ئێمە حەقی خۆمانە مافی خۆمانە بەڵام مەسەلەن داگیر کراوە بە درێژایی چەند سەدێ داگیر کراوە مەسەلەن ناڵ مافی کوردی بەسەرەوە بێ بۆیە ئەم کێشانە بە تەسەوری من بەردەوامە بێ و لە هەر حاڵدا پارسەنگی هێز ئەم کێشانە یەکلاکاتەوە بەڵام بە نەزەری من هێزە ناوچەی و نێودەوڵەتەکانیش نایڵن ئەو کێشانە بە قازانجی یەکیشیان تەواو بێ بەڵکو هەر کەسەمیان پێ بەرژەوەندی خۆیان سەیری ئەم کەیساناکەن پێم وایە شەڕەکە ڕەنگە ماوەیەکی تر ڕاگیرێ هودنەوی بەڵام ئەم کێشەیە کۆتایی نایەت و ماوەیەکی تر دەست پێکاتەوە و هەر جارێک کۆمەڵە خەڵکە بنە قوربانی و ئەمە بەشێکە لە سیستەمی سەرمایەداری بەشێکە لە سیستەمی تاکجەمسەری ئەمریکا ئەوروپاکە بەڕاستی و دەخالەتی ناشەریفانەی ئێران و تورکیا و ئێران جۆرێکی ترەکە بەردەوام پێیان خۆشە لە منتقیا شەڕ بێ بۆی فۆکەس لەسەر خۆیان نەبێ وەردەوام قەیرانەکانی خۆیانە نێنە دەرەوە مەسەلەن تورکیا ئێران بەشێکی زۆری قەیرانەکانی خۆی ناردۆ بۆ سووریا و حیزب الله و ئەینێرێ بۆ یەمەن تورکیاش زۆربەی قەیرانەکانی خۆی نێرێ بۆ لیبیا و بۆ ئەزەربایجان و بۆ ئیجا بۆی فۆکەس لەسەر خۆیان نەبێەوە بۆی کە خەڵک نەپرچێتە سەرەوەی خۆی دەوڵەتەکانی خۆیان بە جۆر لە جۆرەکان محاسەبە بکاو لێ پرسینەوەی لەگەڵ بکە بۆیە بە نەزەری من کورد هەرچەندە بە تایبەتی پارتی کرێکەکانی کوردستان پارتی کرێکەکانی کوردستان نابێت شەرم کات لەوەی کە پەیوەندی لەگەڵ تورکیا هەیە لەگەڵ دوژمنی سەرسەختی لەگەڵ ئەرمینیا لەگەڵ دوژمنی سەرسەختی خۆی کە تورکیایە کە مرتەزەقا بە لێرە بۆم بلاولۆلە بۆیە پارتی کرێکەکانی کوردستان نابێت لەم بارەیەوە هیچ دوودڵیەکی هەبێ بەڵام ڕەنگە بە شێوەیەکی ڕاستەوە خۆ نەتوانێت بکە بەڵام بە شێوەیەکی ناڕاستە خۆ بەڕێی من ئەبێ پشتیوانی لە ئەرمینیا بکە و هەموو کارتەکان بەکاربێنێ بۆ هەڵگرتن لەم شەڕە دەستی خۆش بێ کاک دکتۆر دوا قسەی بەڕێزت بەڵام من شتێکی وام نییە ئەو کێشەیە بەردەوامە بێ بەڵام ینی پێم وایە شەڕەکە ڕادەگیرێ خەڵکێکی زۆر کوژراوە ئەرمەنەکان دەڵێن 500 مان لێ کوژراوە ئازەریەکان
زیانەکانیان ڕناگەێنن بە قسەی ئەرمەن بێ دەبێ 5,000 لێ کوژراوێ پێم وانە قسەیەکی دروست بێ ئەو کێشەیە بۆچوونی من کێشەی کورد نییەوە کورد نابێ خۆی تێوە بگلێنێ و ئەو دوو میلەتە ئەو دوو کۆمارە هەردووکان بە پلەی جیاواز زرەری زۆریان لە کورداوە و هیچ قازانجێکیان بۆ کورد نەبووە کورد بۆ خۆی بەرەی زۆرشتیا بکە پێویستی بۆ نییە بچێت لە نەگۆڕە قەرەباغ شەڕ بکە هیوادارم شەڕ لە هیچ جێگەیەک نەبێت و ئاشتی سەقامگیری لە هەموو شوێنێک بێت زۆر سپاس خواتان زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر جەبار قادر نووسەر و پرۆفیسۆر سپاس کە لە ئەوروپاوە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان بووی کاگەنوەرەگەر قسێکت ما بێ بۆ کۆتایی وەڵام من دیسانی لێمە من ڕێزم بۆ ڕێیەکەی دکتۆرەیە من پێم وایە پاتیکەکانی کوردستان جارێکیش لەبێت لەم شەڕەیە بەزهر شوێنێک بێ ئیسفادە بکە و سوود وەرگێ و پێشم وایە ئەرمینیا و مەسەلەن لیبیا و یۆناان و ئەوانش لە ئێستای ئامادەگی زۆرتریان هەیە بۆ دامی پارتیکەکارانی کوردستان و مەسەلەن لە پێدانی ئیمکاناتی مادی لە پێدانی ئیمکاناتی چەکچۆلی سەربازی و تەکنۆلۆژیای مۆدێرن بەڕێ بنەتوانێت دەخالت بکەوە ئیسفادە بکە و پێشم وانە پارتیکەکانی کوردستان نەیکرد بێ پێم وایە لەو بارەیەوە هەردووکمە من و پارتیکەکانی کوردستان وەک بیرەکەینەوە زۆر سپاس بۆ بەڕێز حسێن نووسەر و ڕۆژنامەنووس کە لە ستۆدیۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێزی شت و سپاس بۆ ئێوە گوێگرانی ئازیز و خۆشەویستی ڕادیۆی دەنگی گەلی کوردستان سپاس بۆ هاوکارانم تا هەفتەیەکی کە و بەرنامەیەک و تەوەرێکی تر هەر شاد و پڕتەندروست بن